ئەنجا لە ضمنی جۆڕایەڵی دایک و باوک و ئادابی دایک ئاداب لەگەڵ دایک و باوکە ئەوەیە کە ولا تقل لهما أف ولا تنهرهما پێیان نەڵێ ئۆف ئۆفەکە چییە تعبیراتی تری جەستەیە ئەڵێ دەڕۆڵە ئەوە بکاڵێ ئەمە بێزاری دەربڕینە ئەرە دەمێشکم تەقی ئەوەندە دووتەوە باش باشە باش ئەمانە هەمووی ڕەفتاری ناڕەسەنانن ڕەفتاری نامەقبولن بەرامبەر دایک و بەڵێ باشە دایکجان ئینشاڵڵا بەڵێ باش باوکەیان وڵات تۆزە مەشغوڵ بم ببوورە نەمتوانی ئەیکەمەوە ئینشاڵڵا هەر ئێستاش بە تەئجیلیش بکرێت باوکەکە سەبرێک رێ لەسەر سەرپێچیەکەش بەڵام خۆش نییە تۆ وا ببینێ کە ئەنەما فێری تەمەڕود و یاخی بوون بووی و سەرپێچیەکەی لە ئەمرێک بەڵێ بەو شێوە جوان ڕەفتاری لەگەڵاکەیت و فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما قسەی جوان و نەرمونیان و باشیان لەگەڵا کرد قسەی جوان و نەرمونیان چییە نازانم لەوانەیە لا ئێمە بڵێن باوکە گیان دایکە گیان ئەمە قسەی نەرمونیانە بەڵام لەوانەیە لە ناوچەکانە فەرقی هەبێ لە بادینانە مەسەلەن لە سۆرانە لە ناو عەشایرە لە ناو شارە لە شوێنەکە المهم ئەدەبێکی زۆر ڕاقی کە لە ئیسلامەتیەکەوە فێربووین بەرامبەریان بەکاربێنرێ ئەم ئایو ئۆف و ئەرە چی بوو ئەمە چەند جارە تیکرار کردو ئەرە دەنەموت ئەرە ڕۆڵە خەو کردەوە چێشتەوە ئەرە چەند جارە وت خەم تێب کرد ئاوای جواب نەدەرەوە بڵێ بەڵێ دایکجان تێب کرد باش جاری چ کەشت لێ پرسێتە ڕۆڵ نەمزانی ئاخۆ خێت تێ کرد چووکە لەوانە تۆ کە جواب بداوەتە ئەوەشی لێ نەبوو ئەرە کوڕم تۆ تەلەفۆنەکەت کرد بۆ خاڵت بەڵێ ئەی نەموت باوکە چەند جارم پێوتی وتم کردم باش لە جاتیەوە یا بەکاربێنی ئەڵێ بەڵێ باوکەجان کردمەوە گەر حەزەکەی بۆی بکەمەوە تەواو ئەمە زۆر ضروریە ڕعایەتی ئەم جۆرەشتانە بکەین ئەمەش پێویستی بەوە نییە یعنی هەموو کەسێ نەسیحەتی وا وەرگرێت بەڵام بیرخستنەوەیە ئەمە ئادابی قسەکردنەکان گیانەکەی کە لەگەڵا بەکارێنی شتێکی جوانە بەڵێ چاوکەم بەڵێ براکەم بەڵێ عەزیزەکەم بەڵێ دایکجان ئەرە کوڕی شیرینم ئەرە کچی شیرینم ئەمەت کرد ئەمەش ڕەفتاری دایک و باوکەکەیەکە مەفروزە لەگەڵ ئەوە بەو شێوەیە سبحان الله من هەرچەند سەیری ئەو ئاەتە کەم واخفض لهما جناح الذل من الرحمة ئەو ئەدەبە ئەو وێناکردنم دێتەوە پێشچاو کە لەو ئاەتەیە یعنی تۆ تەسەوری ئەوە کە باڵ ڕاخەیت و بڵێ وەرە سەر شان بۆ مناڵ زۆر ئاسایە تۆ یاری لەگەڵەکەیت ئەو خۆی پێ هەڵە ڕۆستکێنێ خۆت پێ هەڵەواسێ و دێتە سەر شان و ملت و شتێکی تەبیعی و مناڵە بەس تۆ بۆ دایک و باوکە دوا بکەی بڵێ دایکجان فەرموو بەسەرچە لە ئەدەبی ئینسانی مسلمانەوەی قاج ڕەناکێشەوە لای لوتی دایک و باوک لەبەر چیان قاج ناخاتە سەر قاج جواب بە حەرەکات ناداتەوە ئەرە ڕۆڵە تەلەفۆنە کرد وەکو ئێستا لە ئەوروپا باوە کردە دەرە ئێمە کەی ڕەفتاری ئینسانی مسلمان زمانت هەیە تۆ نازانی بڵێ بەڵێ یان نەخێر بۆیە ئەمانە ئەمە کە پێڵە زمانی جەستە زمانی لەش زۆر ضروری هەمووی بە ئادابێکی جوان نەکشان هەڵتەچێنی بۆی حەزم لێنی ناکە ئەمانە ڕەفتاری ناشرینن بەرامبەر دایک و باوک زۆر ناشرین ئەشە بەرامبەر ڕەفیقی خۆت لە یەک عومران بەکاری بێنی شتێکی تەبیعیە بەڵام ناشێ لەگەڵ دایک و باوک لەگەڵ مامۆستایان مەلایەکە لەگەڵ زانایەکی شەرع لەگەڵ کەسایەتیەکی ئیسلامی لەگەڵ ئامۆژگارێکدا بەو شێوەیە بەکاری بێنی